خوێندکارەکان بەدڵی منە باسی هەڵەبجاکات باڵێ بەرەوەی من هەڵەبجەییم کاتە هەواڵەکەش بۆ تۆ ئەتوانیت تام باسیکەم فەرموو باشە لە هەڵەبجا چالاکیێکی هوەری بۆ خوێندکاران ساز کراوە با پێکەوە بینەری بین. لە هەڵەبجە ئامادەی هەڵەبجەی کچان چالاکی هوەری بۆ دەرخستنی توانای خوێندکارەکانی ئەنجامدا. ژمارەیەک لە کچانی ئامادەی هەڵەبجەی کچان لە بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری و هوەری هەڵەبجە بە ئامادەبوونی ژمارەیەک لە هونەرمەندان و مامۆستایان چالاکیێکی هوەریان ئەنجامدا کە پێک هاتبوون لەکردنەوەی پێشانگایەکی شێوەکاری و نمایشکردنی گروپی کچانی دەف و ژنی خوێندنگاکە. ئەم یەکەمین ئەزمموی کاری یابێتی خوێندنگاکە بوو لە دەرەوەی خوێندنگا بە شێوەیەکی سربەخۆ بۆ زیاتر هاندانی خوێندکاران بۆ داهێنان لە بواری هوەریدا بکرێتەوە. پێشانگای تایبەتە بە ئامادەی هەڵەبجەی کچان ئەو خوێندکارانەی زیاتر بەهرەمەندم زیاتر توانای ئیشکردنیان هەیە وەک لە خوێندکارەکانی کە ڕاستەوانی کە توانای ئیشکردنیان هەیە بەسەمان زیاترە بەهرەیان زیاترە و 14 خوێندکارن سیانیان گروپی دەفە ئەوانیکیان ئیشی ڕۆسمەکانەوە ئیشی فۆتۆ ینی ڕۆسمەکانیان 55 ئەم پێشانگای ئیشی تابلۆکان جیاوازە هەر خوێندکارێکی و ئیشێکی تایبەتم پیاوە سێری ئیشەکانم کردوون بزنام لە چی ئیشەکان زیاتر بەهرەمەندە بەپێی ئیشەکانیان ئیشم بیاون ئەوش بە ماوەیەکی کوردە ئیشانەیان کردووە نیە بڵێ فترێکی زۆرە و ئیشانەکەن تقریبی لە ماوەی مانگێکە ئەو شانەیان کردووە وڵای ئەزمموونێکی نوێیە ئەوش سەرچاوکەوەیە خوێندکارەکانمان کە هێنە دەرەوە ئیشەکانیان خەڵکی بینە زیاتر لەوەیە.